There has been a build-up or emphasis on surveillance of people within. ستیڤن زوو لە نووسینێکدا لە گۆڤاری فۆڕیان پۆلیسی ئەمریکی نووسیوێتی ئیدارەی ناریندرا مۆدی سەرۆکوەزیرانی هندستان لە مێژە بۆی جێبەجێکردن و پەیڕەوکردنی سیاسەتی جیاکاری بەرامبەر بە نزیکەی 200 ملیۆن موسڵمانی وڵاتەکەی ڕوبەڕووی ڕەخنە بووەتەوە. پەرسەندنی ئاڵۆزیەکانی نێوان کەمینەیەکی گەورەی 200 ملیۆنی موسڵمان و هندۆسەنەتەوە پەرستەکان لەم چەند ساڵی کۆتاییدا بۆ هۆی داڕشتنی چەند یاسایەکی ترسناک و بەرتەسکردنەوە و توندوتیژی بێسەروبەر کە کۆتاییەکەیان یاسای هاوڵاتی بوون بوو کە زیاتر موسڵمانەکانی بە ئامانج دەگرت. وەک زوو لە نووسینەکەیدا ئاماژەی بۆ دەکات کەنەدا کە وڵاتێکی فرەکەلتورە یەکێکە لەو وڵاتانەی خۆی لە بەردەم گرفتێکی گەورەدا دەبینێتەوە کە ئەو هەستەنەتەوە پەرستەی هندۆسەکانی هندستان بۆی هێناردە کردووە. هەر لە ئابارەی کاریگەری شەپۆلی هەستی تونڕەوانەی دژ بە ئیسلام لە خۆراوە ئەو ڕۆژنامەنووسە دەڵێت بە نمونە دوایەوەی لە نیسانی ڕابردوودا ئەنجومەنی شارەوانیەکان لە سەرتاسەری کەنەدادا ڕێگەی بە پەخشکردنی دەنگی بانگ لە چەند خولەکێکی ڕۆژانەی مانگی ڕەمەزاندا ئەم بڕیارە لە ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکان کاردانەوەی لێکەوتەوە و گروپە تونڕەوەکان وایان نیشاندا کە ئیسلام کۆمەڵگە و سیاسەتی کەنەدیەکانی تێکشکاندووە. بەشێک لە پەنابەر و جالەی هندۆسی لە کەنەدا هەمان هەستی دژمنکارانیان بەرامبەر بە بڕیاری بەرزکردنەوەی دەنگی بانگ لە مزگەوتەکانی کەنادادا وروژاند. لەوە بەدواوە و لە ژێر کاریگەری ئەوڵمەتە وردە وردە دەنگی بڵنگۆکانی مزگەوتەکان کەس بوون. ستیڤن زوو دەڵێت ئەم هەستی دوژمنکاریە کە ئێستا بۆ سنوورەکانی دەرەوەی هند گواستراوەتەوە و تۆڕە کۆمەڵایەتیەکان و هندۆسە نەتەوە پەرستەکانی دەرەوەی هند و لایەنگرانی حکوومەتی دەسەڵاتدار ڕۆڵیان لە گواستنەوەی داگێڕاوە گرفتی دیبلۆماسی چەند هێندەی بۆ ئاوپەیمانەکانی دەلهی دروست کردووە. لا بەشێکی دیکەی نووسراوەکەیدا نووسەری بابەتەکە دەڵێت لە خۆراوا دژایەتی و ترسی هندۆسەکان لە ئیسلام هاوتەری بە لەگەڵ دەرکەوتن و هاتنە سەرکاری هاوبەشێکی دیکە کە خۆی لە هێزە ڕازڕەوە تونڕەوەکانی وەک دۆناڵد ترەمپ و بۆریس جۆنسۆندا دەبینێتەوە. کاریگەری هەستی نەتەوە پەرستی هندۆسەکان و دژایەتیان بۆ ئیسلام لە دەرەوەی هند زیاتر بەهۆی ئەوە کاریگەرە کە بەپێی نووسینەکەی فۆڕیان پۆلیسی هندۆسەکان تووڕێیەکی گەورە و بەرفراوانی هۆکاری ڕاگەیاندن و پەیوەندیان لەسەر ئاستی جیانەیە و سەرجەمیان پاڵپشتی لە هندستان و دژایەتی پاکستان دەکەن. لالاکی دیکەوە ستیڤن زوو دەڵێت بەرپرس ساڵبژێردراوەکانی وڵاتی خۆراوا لە ترسی تووڕەیی دەنگدەرانیان بەر لەوەی هەر ڕەخنەیەک لە هندستان بگرن دوو جار بیر دەکەنەوە ئەوەش بەهۆی ئەوەی هندستان بۆتە هێزێکی کاریگەر و تازە دەرکەوتوو. با نمونەی ئەمەڵوێستەش لە دوای ئەو ڕەشەکوژەی هندستان لە شوباتی ئەم ساڵ بەرامبەر موسڵمانانی وڵاتەکەی لە شاری دەلی پایتەخت ئەنجامیدا. کەنەدا و بە تایبەتی سەرۆکوەزیرانەکەی تا ڕادێکی زۆر بێدەنگی هەڵبژارد. تەنها ئەوەندە نەبێت کە وەزیری دەرەوەی کەنەدا لە دیدارێکی لەگەڵ هاوتا هندیەکەی یاداشتێکی بەدڵەڕاوکێکی شاراوە بەو بارەوە پێدا. سەبارەت بە ڕووداوەکانی هاوینی ڕابردوو لە ناوچەی کشمیری زۆری نەموسڵمانیش بە ئەمان شێوە وڵاتە بیانیەکان تا ڕادەیەکی زۆر بێدەنگ بوون. ئەمەش پرسیاریەوەی دروست کرد کە ئایا گروپەکانی هندۆسەکان لە وڵاتانی خۆراوە لە بەدیێنانی ئامانجەکانیان بۆ دروستکردنی لۆبیەکی جیانی لە ئەلیفەوە تایە سەرکەوتوو بوون؟ Io sono una